بڕیاری وەزارەتی دارایی حکوومەتی عێراق بۆ دەستبردن بۆ موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان و ڕاگررتنی هەناردەکردنی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بێگومان کاردانەوەی توندی لێکەوتۆتەوە هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان لەلایەن پارت و لایەنە سیاسیەکانەوە هەم لە دەرەوەش بێگومان بۆ پێیکە دژی یاسا و هاوکات مافە دەستوریەکانی ئەو مافانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەسەری ڕێککەوتن بەڵام بۆچی گروپ و ملیشیای چەکدار دەستێوەردان لە بڕیاری سیاسی لە عێراق دەکەن ئایا مەسەروەری عێراق ناباتە ژێر پرسیارەوە هاوکات لەگەڵەوە بۆچی ئەم کارتە سیاسی و کارتە فشارانە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە کاتی هەستیار و لاوازبوونی حکوومەتی عێراقدا بەکاردێت لەگەڵ میوانەکەم گفتوگۆیان بابەتانە دەکەم بەڕێز وەفا محەممەد شۆڤەکاری سیاسی و ئەمنی لێرە ستۆدیۆ لەگەڵما زۆر بەخێر بێ. ئەو بڕیارێک کە وەزارەتی دارایی عێراق داوێتی بۆ نەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەکوێی یاسا و دەستوردا جێگەی دەبێتەوە بۆچی عێراق بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات؟ سڵاو بۆ بەڕێستان سڵاو بۆ سەرجەمبینەرانی خۆشەوی بێگومان ئێمە ینی ڕابردوویەکی زۆر پاڵمان هەیە لەگەڵ ئەو بڕیارانەی بڕینی موچەوە هەر لە 2014ەوە لە مانگی 2014ەوە کاتێ بە بڕیارێکی سیاسی موچیان بڕی لە هەرێمی کوردستان ئەو کاتە کەوتینە قۆناغێکی کەوتینە شەڕی داعش و کەوتینی 2 ملیۆن ئاوارە هاتە سەر هەرێمی کوردستان لە کاتێکا بەغا دەرگای لە ئاوارەکان داخست هەموو کاتێ لەگەڵ ئەوەش ئەو کاتە ئەوان موچیان نەبڕی ئەو کاتە ئەوان موچیان بڕی و میزانیان بڕی بۆیە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتە شتێکی تازە نییە بەڵام ئەم جارە وابزانم قیادی سیاسی کورد ینی بڕیاری ئەوەیەوە کەوا کۆتایی بمە بێنێ بڕیارێک حەدیمە بۆیە ئەمڕۆ کۆبوونەوەی لای سیاسەکان زۆر گرنگە و کۆبوونەوەی سبێنەی ئەوەی بڵێن تیمی بڵێن شاندی تحالفی ئیطاری تەنسیقی گێت بە سەرۆکایەتی ئەویش زۆر گرنگە هەروەها کۆبوونەوەی ئەنجومەی سەکرایەتی پارتی زۆر ئەم جارە بڕیاری یعنی سەرەکیە دێ بڕیارێکی گرنگ زۆر ئەدرێ ئایا ئێمە هەتاکەی لەم یاری بین ئەبێ حسب موضوع باش ئاماژەت بە هاتنیشان دەکرد لەلایەن سودانی و بە سەرۆکایەتی هادی عامری پێت وایە ئەمانە بۆچی دێنە ئێرە بۆچی هەر لەوێەوە چارەسەری ناکەن ئەمە گرێکوێرەیەم کێشانە دەکاتەوە کە بەغدا دروستی کردووە هەر خۆی لەناو خۆیانە ئێستا کێشێکی زۆر گەورە هەیە هەر لەناو خۆیانە کێشە هەستە سەر لە سەرۆکایەتی حەشی شعبیانەی فالەحفاظ بن قەیس خەزعەلی خۆی بەتەمایە بچێتە جێگاکەی کێشێکی زۆر گەورە هەیە هەموو لەلایەنە شیعەکانیش ئێستا لەبەر مەسەلەی هەڵبژاردن انتخابات تەییدی ئەوە ئەکەن کاڵم بەڵێ ئەمە برسیکردنی خەڵکی کوردستانە وابزانم دوای ئەوەی پەیامەکەی کۆمەڵێ بەرپرسی گەورە گەشتە ئەوان کەوا بۆ نمونە پەیامەکەی شاخوان عەبدوڵڵا جێگیری دووهەمی پەرلەمان کە وتی ئێمە ئامادەین بۆ پاشەکشێکردن لە عێراق واتە چی واتە شکستهێنانی حکوومەتی عێراق واتە دانپێنەنانی هیچ دەوڵەتێک لە دنیا بە حکوومەتی عێراق ئەم پاشەکشێکردن شکستهێنانی هەموو جێتە تەنفیزی و تەشریعەکانی حکوومەتی بۆیە ئەمان لە بەرژەوەندی خۆیانە بێن ئەم کێشە چارەسەرکەن باشە بامەژە بە گروپە چەکدارەکان بکەین بە تایبەتی قەیس خەزعەلی و ئەسایە بەهلول و کۆمەڵێک گروپی دیکە کە هەموو کاتێک دش بە هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان دەوەستنەوە ئەمانە ئامانجیان چییە ئایا ئەمانە دەجوڵێنرێن لەم کاتە هەستیارانەدا یا نەمە عەقڵیەتی نەگۆڕی خۆیان لە پێناسەکەی بەڕێستان لەسەر ئەو قەیس خەزعەلیە چەند یعنی بۆ ئەوی بنەری خۆشەویست شارەزای هەبێ بەڵێ بێگومان ئەو ئێستا لە لیستی تیرۆرایە خۆی براکەی لێت خەزعەلی لە ساڵی 2020 ئێستا لە لیستی تیرۆرە داواکراوە خۆشی لە کۆمەڵێ مەلەفی دادگای زۆر گەوری لەسەرە بۆیە هەچ کەسێکی کە بچێتە حکومڕانی ئەویتیانە بێ بۆ نمونە دزینی پاڵاوگەی نەوتی پاڵاوگەی بێجی کە گەورەترین پاڵاوگەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ملیارەها دۆلارە ئەو خۆی دزیوێتی بۆ نمونە کوشتن و بڕین و سەرانە سندن و لە هەموو ئەو شوێنانە شیعەکان ئێستا بەناوبانگەڵە نەمەنە عەسایە بن هەموو کارێکی نایاسایی کەس ناتوانێت حکوومەتیان کات تەنها ئەو جێگایانە نەبێ کە موقتادا سەدری تایە کەچی لە پەرلەمانیش بێگومان لە پەرلەمانە هەر بۆ یعنی بۆ توانج خۆیان ناوی خۆیان ناو کتەتە صادقون واتە ڕازگۆ بۆ توانج خۆیان پیاوە کوتت کاردبوون واتە دۆزنەکان ئەوە بەناوبانگ لۆزن بێگومان ئەم ملیشیانە هەل لە بیدایەتەوە کاتێک کە جیابوونەوە لە بڕیاری ئێرانی ئەو هیلالی کە دروستیان کرد ئێستا حالیان سوپاس بخوا گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆیاوە لە هاتنی ترامپە ئەو گۆڕانکاریە چییە نابێ هیچی تر میلیشیا و چەکی بێلغا و ئەمانە حکومڕان بێ نە لە یەمن نە لە لوبنان نە لە سووریا نە لە عێراق نە لە فلسطین نابێ ئەمە هەمووی بە عەمەلی ڕوویاوە ئەوەی کە ماوەتەوە ئەم تۆزانن کە ئەمانە لە هەموو میلیشەکان بچووکتر و ئاسانترن عێراق بەڕێوە دەبن ئەمانە بڕیاری سیاسی دەردەکەن ئەمانە دەستەخەنە قوتی خەڵکی هەرێمی کوردستان ئێستا حالیان چونکە هەموو جارە ئێمە یەک شتمان وتووە ئەبێ سەرۆک وەزیران کەسێ بێ لە جیلی یەکەم کەسی یەکەم نەک ئەمان خۆیان ئەم قەیس خەزعەلیە خۆی جارە وتی سودانی مدیر عامێکە من وەکوی مدیر عامێ دامناوە
خۆمان تحکمی پێکەین ئیطاری تەسیق خۆمان بێ بڕیاری خۆمان بێ بۆیە ئەم جارە دانانی سەرۆکوەزیرانێکی زۆر بەهێز کەوا میلیشیاکان تحکمی پێ نەکەن بێ بەڵێ ئەمانە سەر بە ئیطاری تەسیقین پێویستە ئێستا زەختێکی نێودەوڵەتی هەبێ لەسەر السلاح ئەوەی کە پێڵن چەکی بێلەغا ئەو چەکی ئەگەر نەمێنێ و دەسەڵاتەکانیان نەمێنێ و لاوازبوونیان بێگومان لەو باوەڕم بۆ ئەم 6 مانگی داهاتووە لەگەڵ هەڵبژاردننی تازەم گۆڕانکاریان هەموو یەک بێت. باشە کەواتە خەزعەلی بۆچی بەردەوام هێرشەکە لەسەر بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و قەواری دەستوری هەرێمی کوردستان ئەمە چه ئامانجێکی سیاسی لە پشتە لەلایەن ئەم گروپ هەموو کاتێک قەواری هەرێمی کوردستان لە محورێکا بۆ ئەو محورەی کە بڵێن محوەری غربی محوەری ئەوروپی محوەری ئاشتی ئەو محورێکی ئێستا سەرکەوتووە بێگومان نەک قەیس غەزالی هاوپەیمانەکانی قەیس غەزالی شەریکەکانی قەیس ئەو هیلالی شیعی کە لەگەڵ قەیس غەزالی چ لە بەشار ئەسەدەوە بێ چ لە حەسەن نەسڕڵڵاوە بێ چ لە حوسەکان ئەمانە هەر هەمویان دژی قەواری هەرێمی کوردستان بوون و بزار لەناو قەواری هەرێمی کوردستان دژی پارتی دیموکراتی کوردستان بوون لەبەرەوەی تاکە لایەنێک و تاکە شارێک و تاکە شوێنێک کە ملکەچ نەبووە بۆ ئەم هیلالە و ئامادە نەبووە ملکەچ بێ و جندەکانی جێبەجێکە خۆی تەنها ئەم دەڤەری ئێرەیە بە تایبەتی هەولێر دوو زۆر باشە پێت وایە بوونی ئەم گروپە چەکدارانە کە لە دەرەوەی قەوارەی دەستوری حکوومەتن و لە دەرەوەی دەسەڵات و یاسادا کار دەکەن ئایا ئەمە وای نەکردووە کە عراق بەم شێوازە لاواز بێت لە کاتی لاوازبوونیدا پەلاماری هەرێمی کوردستان بدات سەکەی جەناب زۆر ڕاستە بۆ نمونە ئەمڕۆ عێراق لە پێڵێن لە عوزلەیەکی سیاسی لە بۆشایەکی سیاسی زۆر گەورەیە یعنی ئێمە بینیمان کاتێک کە ترامپ هاتە ریاض هەموو وڵاتانی بانگێش کرد بانگێشتی عێراقی نەکرد بینیمان کە لە لوتکەی عەرەبی کە ناویان نا لوتکە عەرەبی 3-4 کەسە سەرۆکەکان ئامادە بوون هەر هەمویان ئامادە نەبوون هەر هەمووشان زۆر لە توێژەری سیاسی لە زیرەک ئەڵێ لاوازبوونی عێراق ڕێزنەگرتن لە عێراق بە بۆنەی ئەم میلیشیا و چەکدارانەیە کە تیانە هەتا عێراق خۆی پاکسازی نەکا لەمانە نایەتەوە ناو باوەشی عەرەبی باوەشی ئیقلیمی باوەشی جیهانی عێراق لەمانە پاکە بێتەوە خۆی لە قەزاجی خۆیەتی لەمانە پێ بێت ئەگەڕێتەوە بۆ ئەو گفتوگۆی کراوە لە بینی ئێران و ئەمریکا دوو تەوەر هەیە لە گفتوگۆیە لە هەردوو حاڵەتەکە دژی ئەمانە ئەگەر ڕێکەوتن هەبێ مەلەفینەوە یەکی لە ڕێکەوتنەکانەوەی ئێرانی دەعمی ئەم میلیشیانە ناکات ئێران بەرژەوەندی خۆیەوێ ئەمانە چەند ساڵێکە شەڕیان بۆ کرد تەواوی ئیتر ئەمە ئەگەر ڕێکەوتن بکرێ لە بەرژەوەندی هەر لە بەرژەوەندی بڵێن ئێران و ئەمریکا ئەگەر ڕێکەوتنیش نەکرێت ببێنی هەلاوە ینی لە هەردوو حاڵەتەکە ئەمانە ئەبێنەمێنن بە ڕێکەوتن و بە ناڕێکەوتن باش لە کاتێکدا کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ کۆبوونەوەتیان ئێمە ڕێگەی چارەی دانوستاندن بە باشترین ڕێگە چارە دەزانین لە کاتێکیشتا کە لەگەڵ وڵاتانی دەرەوە قسە دەکەن لە بەرژەوەندی نەتەنیا خەڵکی هەرێمی کوردستان بەڵکو خەڵکی عێراقیش قسە دەکەن لایەنە سیاسەکانی هەرێم پێت وایە کە عێراق لە دۆستایەتی کورد و ئەمریکا ترساوە ئەو ڕێزگرتنەی کە ئەگیرێ وەکو لایەنی دیبلۆماسی وەکو لایەنی زیرەکانی تۆ بوو نمونە تۆ تەماشاکە یان جیهان کە بینێ هەر لە هەر وڵاتێکە لوتکی بڵێن منتەدایە بکرێ مۆتەمەرێ بکرێ لوتکێ بکرێ دانیشتنێ بکرێ وەفدی دیبلۆماسی یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی حکوومەت ئەمە لە میونخ ئەمە لە پاریس ئەمە لە دافۆس ئەمە لە دوبەی ئەمە ئەم جارەکە لە واشنگتن کە بینیان ئەم ڕێزگرتنە هەموو وەزیرەکانی ئەمریکا یعنی بەسەر پێوەستان بۆ جەنابی سەرۆکی حکوومەت بەڕاستی ئەوانە تووشی شۆک بوون هەموو سەرکەوتنێکی دیبلۆماسی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان بێگومان ئەمان ناڕەحەتەکە ئەمان سەخڵەتەکە خۆی لە کاتێکە سەرۆکی حکوومەت ئەوی بابە ئەم گرێبەستانە تەنها قازاجی بۆ هەرێم نییە تەنها قازاجی بۆ ئێوەش ئەمانەیە ئێوە لە غازی کڕینی غاز ڕزگارتان بێت ئیتر چیتر بەسە غازێ لە ژێرزەوی با دەریکەین کارەبە 24 ساعتی پێ بگەین بۆ ئێوە گرێبەستەکە تەنها ئەوەیە بێگومان سەرکەوتنەکانی وەفدی دیبلۆماسی حکوومەتی هەرێم نەکی دیبلۆماسی هی ئەمنی هی ئاوادان کردەوە هی گەشتاری هەر شتێک ئەوان ناڕەحەتەکە باشە با لە کۆتاییشتە بەس بە کورتی بپرسم ئەگەر هەرێمی کوردستان بژاردەوەی کشانەوە لە پرۆسی سیاسی عێراق هەڵبژێرێت چی ڕوودەدا هەموو لەسەر ئەوە ڕێکەوتون کە سێ مکون هەیە لە عێراقا بەپێی عرفی دەستوری الکوردی والسنی والشیعی هەر مکونێ لەوانە نەمێنێ پرۆسەکە تێکەچێت پرۆسەکە بە تەواوی تێکەچێت و ئەتیرافی نێودەوڵەتی بۆی نامێنێ بۆیە ئەمە کاتێکی زۆر بێز بۆ بقوتە بۆ ئەسبێنێ شاردێکی گەورەیەت بۆ ئەوەی ئەم شتە ڕوونەدا زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی ئەمنی کە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس